Matematik grundläggande sidan 175. Uppgift 46. Ett tåg håller medelhastigheten 80 kilometer per timme. 80 kilometer per timme واتە لە هەر یەک کاژێر 80 کیلۆمەتر دەڕوا لە یەک سەعات لە یەک کاژێر 80 کیلۆمەتر دەڕوا. ئێستا دەینە لای پرسیارەکەی. Hur långt hinner ئەو وشەیە لەگەڵ یەک hur långt hinner یەکسەر ئەمن دەبی بزانم دووری چەندی دەبڕی پێڕادەگا. دەتوانی چەند دووری ببڕی ماوەکەی چەند ببڕی بە 5 کاژێر ئەگەر 5 کاژێر بڕوە چەند ماوەکەی دەبڕی. کەواتە لێرە بۆ وێنە هەتا ئێرە ئەوە 80 کیلۆمەتر ئەوە یەک کاژێر. دیسان هەتا ئێرە 80 ئەوە 80 ئەوەش 80 ئەوە دوو کاژێر. هەتا ئێرە 80 ئەوە سێ کاژێر. هەتا ئێرە 80 ئەوە 4 کاژێر. هەتا ئێرەش 80 ئەوە 5 کاژێر. ئێستا ئەم دەبی ئەو 5 هەشتایانە کۆ بکەمەوە یان چ بکەم ئاسانترین شت 80 بینم زەرب و جارانی 5 بکەم. چونکە ئەمن سترێککە واتە مەودایەکە دووریەکە دەکاتە خێرایی لێچی بدەم لەگەڵ تید. ئەمیش خێراییەکەم هەیە 80. تیدەکەشم هەیە 5. ئەگەر ئەو دوانە لێک دەم 80 جاران 5 یەکسانە بە سفرەکەی دەینمە خوارێ 5 جاران 84 دەبیتە 400 کیلۆمەتر. دەکاتە 400 کیلۆمەتر. کەواتە سترێکەکە دووریەکە ماوەکە چەندی بڕی لێرە هەتا ئێرە بە 5 کاژێری 400 کیلۆمەتری بڕی. ئەمن دەبی بنووسم سوار 400 کیلۆمتر. ئەوها ئەوەت سوارەکەیە سوار. بەڵام ئەو شانە ئەم دەبی لەبەر کەم سترێککە واتە دووریەکە ماوەکە مەودایەکە هەستیک هێت واتە خێراییەکە تیدیش واتە کات. نەک کات ژمێر کات چەندی پێدەچی یەک خولاک دوو خولاک دە کاژێر دوو کاژێر نەک تید پونکت نا کلۆکان و شتیوانە تەنیا کات چەند کاتی پێویستە یەک ڕۆژ دوو ڕۆژ یەک ساڵ دوو ساڵ ئەو شتانە. ئێستا تەواو بووم لێرە دێمە لای پرسیاری 47. مارتینە سیکلار ئێن سترێککە دیسان سترێکەکەم هەیە واتە دووریەکەم هەیە. دووریەکە چەندە 40 کیلۆمترە. دووریەکە 40 کیلۆمترە. Hon startar klockan 14:45 och är framme klockan 16:45. واتە مارتینە بە بایسکل دەڕوا 40 کیلۆمەتری دەبڕی. کاتژمێر 4:45 دەست پێ دەکا ئۆک ئار فرامەواتە دەگاتە جێگە دەگاتە جێ. کلۆکان 16:45. ئێستا پرسیارەکە چییە؟ کو ئەم دەزانم پرسیار لە چێە دەگەڕێم بە دوایی. ئەوە پرسیارەکەی واتە ئێرە هەموو ئەو پرسیارەیە کە لێم داوا دەکەن. هەمیشە پرسیار بە وشانە دەست پێ دەکا هێر یان vilken یان vilket یان vad بەو شتانە پرسیار دەست پێ دەکە. ئەم دەبی بزانم ئەو پرسیارم لێ دەکەن دەبی زوو بزانم چ بکەم هەتا بزانم. لێرە نووسرایە vilken کامە ئار مێدل هاستیکێتن خێراییەکەی چەندە. ئەو مێدلە هەمیشە لەگەڵەواتە خێرایی ناوەندی چەندە. خێرایی چونکە هەندێک جار خەڵک دەڕوا خێراییەکەی زۆرە دوایە کەمە دوایە زۆرە بەڵام زیاتر خێرایی ناوەندی چەندە تێکڕاییەکەی چەندە. ئێستا ئەوە مارتینەیە هەرچەندە بە مارتینەی ناچی بەڵام گریمانەوە مارتینەیە. ئەوەش ڕێیەکەیەکە 40 کیلۆمەترە سترێکەکە 40 کیلۆمەترە. لە کاتژمێر چەند دەست پێ دەکا
چاردە و 45 کە دەڕوا دەگاتە جێ هونێفراممە کاتژمێر 16 و 45 دەبی یاسایەکەی بزانم لەبەرکەم. ئەو یاسای دەبی لەبەرکەم سترێککە دەکاتە لیکەمێ هاستیکێت خێرایی زەڕبی و جارانی گۆنگەرتیت. ئەم دەبی ئەوەی لەبە بکەم هەموو شەکان لەبەرکەم هەم بزانم کو دەنووسرێن سترێککە بەتەنێ لەلایەکی لیکەمێ هاستیهێت و تیدیش لەلایەکی بەتەنیا لێچیان دەم. کاتە ئەمن لێرە سترێککە تید واتە کات، هاستیهێت واتە خێرایی، سترێککەش واتە دووری ماوە کە مەودایەکە چەندە دەیبڕی. کاتە دووری یەکسانە بە خێرایی جاران یان زەڕبی کات. ئەمن ئەگەر ئەو یاسایی بزانم زۆر باشە. بەڵام بە سویدی سترێککە هاستیکێت تید. ئێستا ئەمن هاستیهێتەکەم نییە چونکە نیتم هەر دەنووسم ه لە جیاتی ئەو هاستیهێتەی لە ژێرەوی دەنووسم ه چونکە نیمە. دەبی ئەم بەخۆم دەربینم کەواتە جارێ هیچ ژمارەکەم نییە، مادەم ژمارەکەم نییە یەکەم پیتی دەنووسم ه. ئەو جارانە لێرە گۆنگەرەکەی دەینمە خوارێ، ئەوها لێرە دەین کاتەکەم هەیە، کاتەکەم نەبوو بەڵام ئەمن بەخۆم کاتەکەم دەرهینا کو دەرمهێنا لێرە هەتا ئێرە دەبی ئەم بزانم دەکاتە چەند کاژێر، دەکاتە هێرمۆنگاتیممار. ئەگەر نەزانم دەبی کاتژمێری خۆم بەکاربینم یان ئەگەر لە ماڵێ بووی بۆ وێنە ئەگەر کاتژمێر ئەوە 14 و 45 ئەو هایە. هەتا ئەو زەردە بگاتەوە جێی جاران یەک کاتژمێری پێدەچکەواتە ئەوها کە گەیشتەوە جێی خۆی ئەوها ئەوە یەک. ئەو جە کە هاتەوە ئێرە ئەوە ئێستا کاتژمێر چەندە 16 و 45 کەواتە 2 کاژێری تەواوی پێچووە. ئەم دەبی بزانم کاتەکەی ببینمەوە هورمۆنگاتیممار یان هورمۆنگامینوتەر دەبی ببینمەوە چونکە لە یاسایەکەی کاتەکە واتە تیدەکە واتە کلۆکان نییە واتە چەند تیممارە. کاتەکە ئەمن دەبی دووی دانێم نەک کاتژمێرەکەی دانێم ئەوانە نابی لە یاسایەکەی نابی ئەوانە دانێم دەبی بزانم هورمۆنگاتیممارە دووە تیممارە دایدەنێم. ئێستاکە لێکێتەکەی وەچ خۆی دەینوە خوارێ سترێکە کەشم هەیە لە جیاتی سترێکە دووریەکەش چلی دادەنێم. ئێستا لە خۆم دەپرسم دەرێم چ ژمارەک ئەگەر لێکی بدەم لەگەڵ 2 دەبیتە چل؟ بێگومان 20. کەواتە دەڵێم هاستیهێتەکە کەواتە هاستیهێتەکە 20 کیلۆمەترە لە یەک کاژێری. هەمیشە هاستیهێت پەرتیممە پەرمینوت یان پەرتیمە بەڵام لێرە پەرتیممەیە. کەواتە هاستیهێت لیکەمێ دەنووسم 20 شوگێ ئەوها شوگێ ئەوجە لە تەنشتی دەنووسم کیلۆمەتر پەرتیممە ئەوها دەنووسم کیلۆمەتر پەر واتە لە. هەمیشە ئەو هێمای لۆ دەکەم لە جیاتی تیمەش دەنووسی ه. ئەوە زۆر باشە. ئەوجە هاستیهێتەکە کردیە هاستیهێت لیکەمێ شوگێ کیلۆمەتر پەرتیممە چونکە ئەمن زانێم 40 کیلۆمەتر 2 کاژێری پێویست بوو 2 سعاتی پێویست بوو. ئەدی هاستیهێت هەمیشە لە یەک کاژێر ئێن تیممە یان ئێن مینوت یان ئێن داگ ئەوها هەمیشە ئێنە لە یەک دانەی چەندە. ئەوەیە هاستیهێت خێرایی ئەوهایە. پرسیاری 48 Ett flygplan flyger en sträcka på 2400 kilometer. واتە فڕۆکەک دەفڕی ڕێگایەکەی چەندە 2400 کیلۆمەترە. ئەوە ڕێگایەکەم هەیە سترێکەکەم حازرە ئامادەیە. مێدل هاستیهێتەکەشم هەیە
ئەویش ئامادەیە و حازرە. هور لۆنگ تید، دیسان پرسیارەکەم لە چێە؟ هور لۆنگ تید واتە کاتەکەم نییە. ئایا ئەو فلیکتورە واتە ئەو گەشتی ئەو فڕۆکەیەی چەند کاتی پێویستە، تیدەکەم نییە. ئەمن دیسان دەچمەوە لای تۆزە وێنەی دروست دەکەم، سکیسەی دەکەم. لێرانە ئەوە ڕێگایەکەیە ئەو کەسکە کە دەزانم سترێکەکە 2400 کیلۆمەترە. خێراییەکەش دەزانم 800 کیلۆمەترە لە هەر تیمەک، لە هەر کاژێرەک. کاتە ئایا ئەو 2400ی بە چەند کاژێر دەبڕی؟ کاتە ئەم دەرێم باشە، ئەمن دەزانم بە یەک کاژێری 800ی دەبڕی، چونکە نووسرایە 800 خێرایی واتە لە یەک کاژێری، خێرایی هەمیشە واتە لە یەک، واتە لە یەک کاژێری دەگاتە ئێرە، ئەوە یەک، ئەوە 800ک. ئەو جارەی 800 چی دیکەش ڕەنگە بگاتە ئێرە، دیسان ئەوەش گەیشتە ئێرە، ئەوە 2800. پاشان 800 لە چی دیکەش ئەوە گەیشتە ئێرە، کاتە ئەوە 3800. کاتە 3 دانە تیمماری پێویستە. بەڵام ئەگەرە من ئەوها وێنەکەی نەکەم و خۆم ئەو هاماندی نەکەم، ئاسانترین شت ئەمن دەینم چ دەکەم، دیسان دەنووسمەوە سترێکەکە دەکاتە هاستیهەیە جاران تی. سترێکەکە ئەمن هەیتم لەژێر سترێکەکەی ژمارەکەی خۆم دەنووسم، لێرانە لیکەمەیەکەی دەنووسم، هاستیەتەکەی دەنووسم، گۆنگەرەکەی دەنووسم، تی دەکەم نیە لە زیاتی تیدەکەی دەنووسم ت، چونکە نیتم ئەم دەنووسم ت، یان هەر دەنووسمەوە تی کێشە نیە، هەرچم نووسی گرنگەوەی ئەمن شتەکی بنووسم کە وا دیاربی ئەمن نیمە، ئەو های دایدەنێم. ئەو جێستە لە خۆم دەپرسم ئایا ئەمن 800ی جارانی چ بکەم دەبیتە 2400، جارانی دوی بکەم نابیتە 2400. ئاسانترین ڕێ ئەوەیە هەتا بزانم جارانی چەندی دەکەم، ئەو 2400ی دەینم دابەشی ئەو 800ی دەکەم دەردەچی 3، کاتە تی دەکە دەزانم دەبیتە 3 تیممار. کاتە ئەوها دەنووسم، پاشان لە خوارێ تی دەکە لیکەمێ دەنووسم ترێ تیممار. ئەگەر گۆتیان کو زانیت دەرێم هینام 2400م دابەشی 800ی کرد، تی دەکە دەرچوو. ئەو جەگەرە تو 800ی بینی لێچی بدەی جارانی سێ بکەی بێگومان دەکات 2400 هەردوو لای هاوکێشەکە هاوسەنگ دەبی، وەکو یەکی لێدێ. ئەوەیە گۆتمان تی دەکەواتە کات، هەستیت خێرایی، سترێکەش دووری. ئەو قانون و یاسایە زۆر باشە ئەمن بەکاربینم لۆ ئەو جۆرە پرسیاران. هەر کاتەچی سترێکەم دیت، هەستیهێتم دیت، کاتم دیت، 3 دانەشتە هەمیشە دووم هەیە، یەکم نییە. لە پرسیارەکەی پێشتر چم نەبوو، لێرە چم نەبوو، ئەمن هەستیهێتم نەبوو، بەڵام کاتم هەبوو، سترێکەشم هەبوو. لێرە ئەمن چم هەیە، سترێکەم هەیە، هەستیهێتم هەیە، کاتم نییە. جارشکە ڕەنگە سترێکەم نەبی، کاتە 3 شتە ئەمن هەمیشە دووم هەیە، حازرە، ئامادەیە، یەکەکەی دی بە خۆم دەبینەوە. ئێستا دەینە لای پرسیاری 49. Hur långt hinner en Airbus A380 på 10 timmar؟ ئەو شەیە ئەوە هەر ناوی مێرکەی فڕۆکە چیە، پێویست ناکە خۆم پێوەماندی بکەم، گرنگ نییە لێرە، گرنگ ئەوەیە تیۆ تیممار گرنگە. یەکسەر دەزانم کاتەکەم تیۆ تیممارە، 10 کاژێرە. مێدل هاستیهێتەکەشم هەیە 850 کیلۆمەتر پەر تیممە، لە هەر کاژێرەی لە هەر سەعاتەی 850 کیلۆمەتر دەڕوە. ئەمن چم نییە، هور لۆنگت هینەر واتە ئەمن سترێکەکەم نییە، دووریەکەم نییە، مەودایەکەم نییە، هەمیشە ئەو سێ وشەیە، ئەو دوو وشەیە. هور لۆنگت هینەر واتە سترێکەکە چەندە.
ئەو جۆرە تەیارە گەورانە ئەو فڕۆکە گەورانە ناویان ئێربەس کە لێرەش نووسرایە کە زۆر گەورەنە خێراش دەڕۆن هەستیهێتەکەم هەیە 850 کیلۆمەترە. دە کاژێریش تیدەکەشم هەیە کەواتە ئەمە یەکسەر دەینم سترێکەکەم نییە لە جیاتی سترێکەکەی دەنووسم ئێس لیکێتەکەی دەینمە خوارێ لە جیاتی هەستیهێتەکەی دەنووسم دوایە لێکی دەم لەگەڵدا لە کاتی لێکدان لەگەڵدا سترێکەکە دەکاتە 850 جارانی دەی دەکەم سترێکەکە دەبیتە 8500 کیلۆمەتر. بەڵام پرسیارەکە گوتی بە کیلۆمەترم ناوێ بیکە میل ئەم دەبی بزانم 1 میل دەکاتە ئن میل ببورن ئن میل یەکسانە بە تیە شیلۆمێتر ئەمن ئەوەی دەزانم 1 میل دەکاتە تیە شیلۆمێتر واتە ئەمن لێرە کیلۆمەتری دەکەمە میل دەبی دابەشی دەی بکەم کە ئەو 8500 دابەشی دەی دەکەم بێگومان زۆر ئاسانە دەکاتە 850 میل سەدەی دەینم دابەشی دەی دەکەم ئەو سفرە دەڕوە دەبیتە هەستی سترێکەکە یەکسانە بە 850 میل واتە لە دە کاژێری 850 میل دەڕوە ئەو فڕۆکەیە لە دە کاژێری چونکە تی دەکەم دەیە ئەوە بۆ جۆرەی دەتوانم بەڵام هەمیشە ئەو یاسایی بەکاردەینم وەکو دیتمان لێرە ئەو جارەی سترێکەکەم نەبوو ئەوانم هەبوو. پرسیاری 50 ئینگرید شۆردا ئێن ئەفترمیداگ هێمیفرۆن لە ماڵەوە چوە دەرێ ئینگرید چوە چێندەر چوە سۆمەشتوگەی چوە خانووی هاوینانی خانووەکە لەو دوورگەیە گراس دیاگرامە چیش هەیە ویسار هur långt hon hade kommit efter en viss tid دەرێ ئەو دیاگرامەشت هەیە هەڕوو تەمەشای ئەو دیاگرامەی بکە تەمەشاکەەوە ماڵی ئینگریدیە لێرە دێتە دەرێ دەستا سۆمەشتوگەکەی کە سۆمەشتوگەکەی ئەلێرەیە چەند دوورە لە ماڵیان ئەوە دووریەکەیە 120 کیلۆمەتر دوورە چونکە ئێرە بە کیلۆمەترە سترێکەکە لێرەیە کاتە زۆر زانیاریم هەیە من دەبی ئێستا بیهینم لەو دیاگرامەی ئەو زانیاریانە هەمووی لێرە دانێم پێش هەمووشتە چی ئەوە ماڵیانە ئەلێرە دەست پێ دەکا هێممە ئەو دوایە دەگاتە گرێس کە 120 کیلۆمەتر لە ماڵیان دوورە ئێستا پرسیارم لێ دەکەن hur långt körde hon دیسان hur långt واتە مەودایەکە سترێکەکە چەندە hur långt körde hon den första timmen واتە پاش یەک کاژێر پاش یەک تیممەی ئەو یەک تیممەیە گەیشتە چێندەر ئەمنیش دەچم لێرەوە دەچمە سەرەوە هەتا دەگەمە دیاگرامەکەی خۆم لێرە ڕادەوەستم ئەوجە دەچم دەخینمەوە لێرە بزانم چەند کیلۆمەتر ڕۆیشت بە یەک کاژێری وەڵامەکە 80 کیلۆمەتر واتە هەمیشە ئەمن دەبی بچم بگەمە سەر ئەو هێڵەی کە ئەو هێڵەکەی منە هەموو زانیاریەکان لێرەیە ئەو هێڵە زۆر گرنگە کاتە پاشی یەک تیممەی ئەوە تیممەیە لێرە واتە تیممە ئەوە تیدەکەیە پاشی یەک کاژێر یەک سەعات کە ڕۆیشت ئینگرید ئەوها دەگەینە ئێرە ئەو جەڕادەوەستین ئێرە دەخێنینەوە وەڵامەکە 80 کیلۆمەتر ڕۆیشت ئەوە تەواو vilken var medelhastigheten första timmen واتە کاژێری یەکەم سەعاتی یەکەم تیممەی یەکەم خێراییەکەی چەند بوو خێراییەکەی دیسان دەچمە لای یەک تیممەکەی خێراییەکەی 80 لۆیە بە یەک کاژێری 80 بڕیە دیارە خێراییەکەی 80 بووە کاتە وەڵامەکە دیسان 80 بەڵام ئەو جارەی کە دەنووسم 80 دەبی لە تەنیشتی بنووسم کیلۆمەتر پەر تیممە ئەوها
جاری یەکەم کە وەڵامەکەی دەنووسم تەنیا دەنووسم کیلۆمەتر، کاتە تەنیا لە ئێنهێتەکەی جوودانا، بەڵام ژمارەکە هەمان ژمارەیە. کاتە وەڵامی پرسیاری یەکەم تەنیا دەنووسم 80 کیلۆمەتر، وەڵامی پرسیاری دووەم دەنووسم 80 کیلۆمەتر لە تیممەی لە کاژێرە چی؟ وەڵامی پرسیاری ب. ئێستا وەڵامی پرسیاری سی vilken var medelhastigheten för hela resan. هەمیشە وەچی هێلە ڕێسان لە من داوا بکەن، ئەمن هێلە سترێکەکەی دەبینم واتە 120ەکەی هەموو دەینم، هەموو کاتەکەش دەینم، تەمەشا دەکەم ڕێسەکە لێرە تەواو بووە، دەچم دەخینمەوە بزانم چەند کاتی پێویستە، دوو کاتژمێری پێویست بە، دوو کاژێری پێویست بە، دوو سەعاتی پێویست بە، دوو تیممەی پێویست بووە. کاتە دەچم دەینم دەرێم 120 کیلۆمەتر ڕۆیشت بە دوو تیممەی. ئەدی هاستیهێتەکە واتە لە یەک تیممەی هەمیشە. ئایا لە یەک تیممەی چەند ڕۆیشتە؟ زۆر ئاسانە. ئەگەر لە دوو تیممەی 120 بی، لە یەک تیممەی 60، نیوەی 120ە. کاتە وەکو ئەوی وایە 120ەکەی بینم، دابەشی دوویکەم یەکسانە بە 60. دەبی لێرە زۆر گرنگە بنووسم کیلۆمەتر پەر تیممە دەنا هەڵەیە. کەواتە بە 60 هاستیەتەکەی سورعەتەکەی خێراییەکەی لە یەک کاژێری 60 کیلۆمەتر ڕۆیشتە. هاستیەت هەمیشەواتە لە یەک شت، لە یەک کاژێر، لە یەک مینوت، لە یەک ڕۆژ، لە یەک ساڵ، لە یەک شتێک. ئەو یەکە زۆر زۆر گرنگە لۆ هاستیەتی. تەنیا مەبەستیان یەک شت. ئەوجا یەک چرکەیە، یەک مینوتە، یەک کاژێرە، یەک تیممەیە، یەک سێکوندە، هیچ کێشە نییە. گرنگ یەک بی. هاستیەتەکەی گرنگ یەک بی. ئەوە تەواو بووین. ئێستا تەمەشای ئێرە بکەین پرسیاری پەنجاویەک کە ئەویش پەیوەندی هەیە بە ئینگریدی. نووسرایە دیاگرامەکە وی سەرعات Ingrid hade samma medelhastighet före och efter fikarasten. لێرە ئینگرید فیکەڕاستە چی دەکا کە یەک کاژێردا دەژوە، فیکەڕاستە چی دەکا؟ ئەوە ڕاستەکەی لێرە تا ئێرە، پاشان دیسان سیارەکەی لێ دەخوڕی. بەڵام هەمان هاستیەتی هەیە. بەخۆشی نووسرادەرە هەمان هاستیەتیە، ساممە مێدەلاستیەتێ، هورکانمان سێدێ. ئایا ئەمە کو دەزانین هەمان هاستیەتی هەیە؟ ئەمە ئەوها دەزانین کە تەمەشای ئەو هێڵەی دەکەی لێرە هەتا ئێرە، تەمەشا دەکەی لێرەش هەتا ئێرە وەکو یەکە، هیچیان لە هیچیان خواردتر و ڕاستتر نییە. واتە ئەگەر ئەوەی تۆزێک دوور و درێژکەینەوە وەکو یەکە، واتە یەکتری نابڕن، ئەوها تەریبن، ئەوها هەردووچیان وەکو یەکن، وەکو یەک دەڕۆن. ئەوها دوو نەک یەکەچیان ئەوهابی، یەکەچیان تۆزێک ئەوهابی. ئەوە وەکو یەک نییە، وەکو دەبینێن لاربوونەوەکەیان وەکو یەک نییە، بەڵام ئەو دووە لاریەکەیان وەکو یەکە. لەبەر هەندێک دەزانین هەمان هاستیهێتی هەبووە، یان بەنەواشکەش دەزانین. لێرە بۆ وێنە لێرە هەتا ئێرە یەک کاژێرە، لێرە هەتا ئێرە نیو کاژێرە. لە نیو کاژێری ئەگەر تەمەشاکەین بە 30 مینوتی 40 کیلۆ ڕۆیشتە. لێرەش ئەگەر تەمەشاکەین ئەوەی ڕاستی بی هەمان شتە، لێرە هەتا ئێرە دیسان نیو کاژێرە، دیسان 40 ڕۆیشتە، لە 80 هەتا 120 دیسان دەکات 40. کاتە بە نیو کاژێری هەمان شت دەڕۆواتە بە یەک کاژێریش هەمان شت دەڕوە. ئەگەر نا تەمەشای جۆری هێڵەکەی دەکەی، هەمان جۆرە. ئەگەر بەهات بە ئەو هێڵەکەی دیکە تۆزێک ئەوها بە، دەمانگۆت هەمان هاستیەت نییە، یان ئەوها بە یان ئەوها بە. بەڵام لێرە جۆری لاربوونەوەکەیان وەکو یەکە. لەبەر هەندێ دەزانین هەمان هاستیەت ئەوها وەکو دەبینن پەڕەلێلە، تەریبە، وەکو یەکن.
تەواو. دێنە لای پرسیاری 52 پەیوەندی هەیە بەو وێنەی ئێرە دەبی ئەمن باش ئێرە بخینمەوە. نێر ئالان هەپەدە فڕۆن ئێن هێلیۆم بەلۆنگ. ئالان خۆی خستە خوارەوە بازیدا لەو باڵۆنگەی کە گازی هێلیۆمی تێدا بوو کەتە خوارێ فریت ئەوها کەتە خوارەوە بە ئازادی کەتە خوارەوە فریت ئیترەتی 8 کیلۆمتر under 2 minuter کەواتە بە 2 خولەک 38 کیلۆمەتر هاتە خوارێ بە 2 خولەک. ئەوجە لێمان دەپرسن ویلکەن Medelhastighet hade Allan när han hoppade. سوارەکەشت با بە کیلۆمەتر پەر مینوت بی. ئەمنیش لە خۆم دەپرسم ئەگەر ئەو 38 کیلۆمەتری بڕی بە 2 خولەک ئایا بە 1 خولەک چەندی دەبڕی؟ دیسان 38ەکەی دەینم دەیکەمە دابەشی 2 دەکەم دەبیتە 38 دابەش 2 لیکەمێ نیتۆن کەواتە 38 دابەشی 2 بکە دەکاتە نیتۆن. ئەو جە لە تەنیشتی بنووسە کیلۆمتر پەر مینوت. ئەوە دەکاتە هاستیهێتەکەی. خێراییەکەی 19 کیلۆمەتر لە هەر خولەکەک. خێراییەکەیتی چونکەوە چی گۆتمان هاستیهێت واتە لە 1 شت. ئەو جە لێرە لە 1 مینوتە زۆر ئاسانە. تەنیا 38 دەینم دابەشی 2 دەکەم چونکە ئەوە کیلۆمەترەکەیە ئەوەش تی دەکەی واتە من ئەگەر بنووسم سترێککە دەکاتە هاستیهێت جارانی تید سترێکەکەم 38 هاستیهێتەکەم نییە تیدەکەم 2. ئەو جە لە خۆم دەپرسم ئایا ئەمن چ ژمارەك لێچی بدەم لەگەڵ 2 دەبیتە 38 یەکسەر دەزانم 19. ئەو جە ئێستا پرسیاری 53 لێمان دەپرسی هیر لۆنگ هینەر دو ئەتوو بە خۆت ئەگەر بکەویە بێە خوارێ لە جیاتی بە 2 مینوتی بە 5 مینوتی بێە خوارێ بەڵام هەمان خێراییشت هەبی ئایا بە چەند کیلۆمەتر دێ خوارێ کیلۆمەترەکە چەندە. کەواتە ئەمن هەمان ڕێسای لێرە بەکار بینم ئەو ڕێسایە بنووسم سترێکە دەکاتە هاستیهێت جاران تید. ئەوجا بزانم چم هەیە و چم نییە. هاستیهێتەکەمان دیتەوە 19ە گۆتی هەمان هاستیهێتت هەیە تیدەکەشمان هەیە 5 تەنیا سترێکەکەی دەبینینەوە کەواتە 19 دەینین لێکی دەدەین لەگەڵ 5 هەر ئەوەندەیە 19کە لێک دەدەین لەگەڵ 5 سترێکەکە دەردەچی 9 جاران 55 5 جاران 1 5 و 4 کەواتە سترێکەکە دەکاتە 95 کیلۆمەتر. داواکاریەکە چ بوو؟ ئاڤ ڕوندە تیلهێلە میل ئەمنیش کیلۆمەترمایە دەبی بیکەمە میل کیلۆمەتر کو دەبیتە میل 95ەکەی دەینم دابەشی 10 دەکەم دەکاتە 9.5 میل بەڵام چونکە نووسرایە ئاڤ ڕوندەی بکە تیلهێلە واتە دەکاتە نزیکەی تیە میل نزیکەی تیە میل. ئێستا بێمە لای دووهەمین پرسیار یوردن واتە گۆی زەوی ڕۆرسەی واتە دەجولێتەوە ڕوند سوولن بە دەوری ڕۆژێ دەجولێتەوە زەوی بە دەوری ڕۆژ دەخولێتەوە مێدەل هاستیهێت خێراییەکەمان هەیە 30 کیلۆمەتر لە هەر چرکەک زۆر خێرایە 30 کیلۆمەتر لە 1 سێکوند واتە هەر بڵێ 1 ڕۆژ زەویەکە 30 کیلۆمەتر دەڕوە هەتا دەڵێ 2 30 کیلۆمەتری دیش دەڕوە بڵێ 3 30 کیلۆمەتری دیش دەڕوە
زۆر خێرایە. پرسیارەکە چییە؟ Hur långt rör sig ئایا دووریەکە چەندە کە دەڕوا یوردن زەوی لە یەک کاژێر لە یەک تیممە پەر تیممە. ئەتو ئەگەر چرکەت زانی تیممەش دەزانی کاتە ئەوە ڕۆژە سولن ئەوەش گۆی زەوی ئەوها دەسوڕێتەوە بە دەوری ئەو ڕۆژەی لە هەر چرکەک ڤاریە سێکوند 30 کیلۆمەتر 30 کیلۆمەتر گەلک زۆرە لە یەک سێکوندی. ئەدی لە یەک تیممەی بە ئەمن یەکەم جار ئەو سیەی بینم ئەمن دەزانم مینوت لیکەمێ 60 سێکوندە کەواتە ئەگەر سیەکەم هینە لێکمدا لەگەڵ 60 دەزانم چەند کیلۆمەتر پەر مینوت هەر نەبی لە مینوتی با بزانم دەکاتە لێرە دەنووسم 1800 کیلۆمەتر پەر مینوت ئەوە هەر نەبی لە مینوتەکەی زانیم دەنووسم کیلۆمەتر پەر مینوت. ئەو جە ئێستا کە لە مینوتەکەم زانێ ئەو جارەی دەینم ئەو 1800ەی دیسان لێکی دەم لەگەڵ 60 چونکە دەزانم تیممەش دەکا 60 مینوت ئەو جا دەردەچی 108,000 کیلۆمەتر پەر تیممە. ئەو جە دەنووسم ئەو جارەی کیلۆمەتر پەر لە تیممە. وەکو دەبینین گەلک خێرا دەڕوا 108,000 کیلۆمەتر لێک تیممەی لێک کاژێر ئەوها خێرا دەڕوا کاتە ئەوە لە مینوتی زانیوان بەڵام بێگومان دەتوانی یەکسەر سیەکەی بینی لێکی بدەی لەگەر 3600 بەڵام ئەمن هەز دەکەم ئاسانترە یەکەم جار لێکی بدەی لەگەڵ 60 بزانی لە یەک مینوتی چەند دەڕوا دوایە لێکی بدەی لەگەڵ 60 دیکەش ئەو جا ببیتە تیممە. ئەوە هەموو لاپەڕە ئەو لاپەڕەی 175 بووە بزانم تەواو بوو کاتێکی خۆش.